یاریەکانی کۆتا هەفتەی خولی پلە دووی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر ئەنجامدرا. دوو یاری لە یەک کات بەڕێوە چوون. چارەنووسی یانەی دووەمی گەیشت و بە قۆناغی کۆتایی پێوە پەیوەست بوو. لە یاریگای دووەمی یانی ئاڕەڕاد لە پیرمان مەخموور میوانداری ڕواندوزی دووەمی کرد. ڕواندوز پێویستی بابردنەوە بوو تاوەکو بەبێ ئاوەردانەوە لە ئەنجامی یاری خەبات و تەقتەق خۆی بگەێنێتە قۆناغی کۆتایی. لانیوە یەکەم تیپەکەی ڕەفیق سەعید باشتر دەردەکەوت و کۆنتڕۆڵی یاریگای کردبوو. بە چەندین هێرشیش زۆر نزیک بوو لە گۆڵی پێشکەوتن، بەڵام دەرفەتەکان بە ئاسانی لەدەستدران و نیوە یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دوم ڕەواندوز ڕیزەکانی ڕێخستەوە دوای تێپەڕبوونی تەنها 4 خولەک لە ڕێگای ئیسماعیل محەممەدەوە بە لێدانی ڕاستەوخۆ با گۆڵ یەکەم پێشکەوت. لە خولەکی 85 هۆگر سعدی ڕەواندوزی لە ئەنجامی سەرکەوتن دڵنیا کردەوە بە تۆمارکردنی گۆڵی دووەم. یاریەکە بەم ئەنجامە بەردەوامی هەبوو تاوەکو فیکەی کۆتایی ناوبژوان یاری بە 2 گۆڵی بێوەڵام بە سوودی ڕەواندوز بە کۆتا هات. سوپاسی خواکەن کە ئەوڕۆکە خوا سەرکەوتوویکردنی یارمەتی دەرمان بوو بە پاڵپشتی هاندەران و دەستەی کارجێڕی و بە زیرچی یاریزانەکانمان ئەمڕۆکە توانیمان کۆتایی بە قۆناغێکەکەم ببینی بە ڕێزبەندی یەکەم. یاریەکە لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر زەحمەت بوو، چونکە تیپی بەرامبەرمان هیچ کێشەیەکی نەبوو لە دۆڕان و بەرامبەربوون و برنەوە. تیپەکەم بە شێوەی گشتی لە ڕووی عەدەدەوە ژمارە یاریزانەکانمان تەنها 16 یاریزانمان هەبوو بۆ قۆناغا. پێویستمە زیادکردنی یاریزان هەیە لە چەند مەرکەزێک چەند عناسیرێکی دەبێت ئیزافە بکەین. ئینشاءڵڵا تیپەکە تۆکمەترەکەینەوە بۆ ئەوەی لە قۆناغی دووەمیش ئاوا بە یەکەم بەسەر بکەین. سەرەتا سوپاسستایش بۆ خوای گەورە کە ئەمڕۆ لە کۆتا یاری قۆناغی یەکەم توانیمان بە ئەنجامێکی شایستە سەرکەوین بۆ قۆناغی دووەم بە یەکەمی کۆمەڵەکەمان کە لە کۆتا یاری توانیمان لە جێمی دووەم بەش ئاستێکی زۆر باشتر دەرکەوین لە شێوتی یەکەم، هەرچەندە شەوتی یەکەمیش دەرفەتی گۆڵکردنی زۆرمان هەبوو بەڵام خوا موفەقی نەکردین، بەڵام لە سەرەتای شەوتی دووەم توانیمان گۆڵێک بکەین و دواتر لە دوای ئەوە گۆڵی ترمان تۆمار کرد. خۆشبەختانە توانیمان بە پلەیەکەم بگەینە قۆناغی داهاتوو. ئینشاءڵڵا ئامانجی یاریزانان و دەستەی ڕاهێنەران و خەڵکی شاری ڕەواندزیش هەمومان ئامانزمان گەیشتنە بە پلەیەک بۆ ساڵی داهاتوو ئینشاءڵڵا. بەم شێوەیە ڕەواندوز بە پێشەنجی کۆمەڵەکەی گەیشتە قۆناغی کۆتایی و کۆی خاڵەکانی بۆ 17 خاڵ بەرز کردەوە. زانکۆی جیهانیش بە 16 خاڵ و پلەی دووەم گەیشتە هەمان قۆناغ. خەباتیش هەرچەندە لە تەقتەقی بردەوە و خاڵەکانی گەیاندە 15 خاڵ، بەڵام تەنها لە خولی پلە دوو مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.